ئەو کتابم نووسی بە تایبەتی زۆر کتابم خوێندێتەوە دەتوانم بڵێم 100 کتابێکم خوێندێتەوە بەوەی کە ئەو هاوینەی زۆر هەوڵمدا بۆ کتاب نووسین و خوێندنەوەی کتاب و نەچوم بۆ سەفەر و پرۆگرامی هەموو ئەو هاوینەم گۆڕی ئەو کتابە باس لەوە دەکات کە پارە هیچ گرنگ نییە و تەندروستی خۆمان گرنگترە لە پارە بە زمانێکی زۆر سیمپڵ نووسیمە و هیوادارم هەموو قوتابیەکان تێدەگەن و دەمەوێت بە هەموو قوتابیەکانی هەر چوار پارچەی کوردستان بڵێم کە ئێوە دەتوانن هەرچێک بکەن کە بتانەوێ و شەڕ نییە لە کتاب نووسین بەڵکو زۆر شت کەمان هەیە. وەکو قوتابخانەی سەروەرانی نێودەوڵەتی بە بەڕێوەبەراتی سابیس هەمیشە قوتابیەکانمان هان دەدەین لەوەی کە بێجگە لەلایەنی ئەکادمی لایەنی بەهرەی خۆیان پیشان بدەن اینجا لە هەموو بوارێکدا بۆ ئەمڕۆژمان قوتابیەکمان هەیە بە ناوی ئایا سەربەست لە تەمەنێکی بچووک دەتوانێتی چیرۆکێکی زۆر جوان لەسەر چانس لەکی یاخود خۆشبەختی بنووسێ چیرۆکێکە بۆ ئەمڕۆی کوردستان زۆر گرنگە کاتێکە ئێمە چەندین کەسمان هەیە کە بێ ئومێد بوونە لە ژیان ئەم کتێبە ئومێد بەخشە بۆ قوتابیان و بۆ خەڵکی تریش. گروپی کچانی کوردستان ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک بۆ بڵاوکردنەوەی 1500 گوڵی سپی بە پەیامی ئاشتی و ئارامی بە خۆشحاڵی و ئەتوانم بڵێم ئەم چالاکیانەی ئێمە بەردەوام ئەبێ لە بڵاوکردنەوەی ئێمە بەردەوام ئەبین لە بڵاوکردنەوەی پەیامی ئاشتی و ئارامی و لە پشتگیریکردنی خانمان و بەدەستهێنانی هەلی کار بۆیان. گروپەکەمان گروپێکی کچانە هەڵساین بە ئەنجامدانی چەندین چالاکی ئەمڕۆ یەکەم چالاکیمانەیە کە بە بەخشینی گوڵێکی سپیە بە کۆمەڵگەکەمان وە گەزانین کە کۆمەڵگەکەمان لە ئێستا تووشی بارگرانی و خەیران بووە ویسمان ئەم کێشانەکەم بکەینەوە بە بەخشینی گوڵە بە کۆمەڵگەکە. کەمپینێکمان ڕاگەیان لەم کەمپینە 3 ڕۆژ بەردەوامەوێ بە چالاکی هونەری کۆمەکە دەکەین لەگەڵ کۆمەڵێ تیمی گەڕۆک لەناو خەڵک و بەردەم دەرگا و دوکاندارەکان ئەم چالاکیە 3 ڕۆژ بەردەوامە بێت تەنها ئامانجی ئێمە کۆمەکردنە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە شاری کەرکووک. گەنجێکی خۆبەخش هەسڵاوم بە خۆبەخشکردن بۆ کەمپینی کۆکردنەوە کۆمەک و هاوکاری بە کۆمەڵە کەسانێک کە دکتۆر پزیشکەکان ڕێنمایی ئەوەیان کردووە کە 6 مانگیان ماوە بۆ ژیان کاتان لێک ئێمە کەمپینمان داناوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەمڕۆ ئاخر دەرفەدا سندوقێکمان داناوە ئاواتان لێکەین کۆمەک و هاوکاریمان بۆ بێنن بۆ خۆمان نییە ئێمە سوالکردنین ئێمە کۆمەڵی گەنجی خۆبەخشین کۆمەک و هاوکاری کۆکەینەوە بۆ کۆمەڵە کەسانێک کە لەم ژیانە چەند کاتژمێرێک و چەند ڕۆژێکیان ماوە چەند مانگێکیان ماوە. خوشویستیت مەبارێنە بەسەر پاییزی ژیان